سەرکەوتنی شکۆداری مانگرتنی گشتی هێمایەکی دیکە لە بەردەوامبوونی شۆڕشی ژن ژیان ئازادی. ڕۆژی دووشەممە ڕێکەوتی نوێی ڕێبەندان چەند ڕێکخراوی مەدەنی و مافی مرۆڤ لە کوردستان داوایان لە هاوڵاتیانی جوغرافیای کوردستان کرد کە لە ناڕەزایەتی بەرامبەر بە ئێعدامە بەربڵاوەکانی ڕژیمی جنایەتکاری ئیسلامی لەوانە لە سێدارەدانی چوار چالاکی سیاسی بەناوەکانی محسین مەزلوم، محەممەد فرامەرزی، وەفا ئازربار و پژمان فاتحی و هەروەها ڕاگررتنی سزایی لە سێدارەدان ڕۆژی سێشەممە دەی ڕێبندان مانگرتنی گشتی بەڕێوە بن. حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزب و حیزبی کۆمۆنیستی کرێکاری و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر زۆر بە خێرایی لە ڕێگای بەیاننامە و ڕاگەیاندنەوە پشتیوانی خۆیان لەو بانگەوازە ڕاگەیاند و سەرجەم هێزەکانی تەشکیلاتی بەشی ئاشکرا و نەهێنی خۆیان و بە تایبەت تەلەڤیزیۆن و لەوانە تەلەڤیزیۆنی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵیان خستەگەڕ بۆ بە سەرکەوتن گەیاندنی مانگرتنەکە. لا ڕاگەاندنە هاوبەشەکەی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەردا هاتبوو، سیاسەتی لە سێدارەدان لەگەڵ نەفرەت و تووڕەیی بەرینی خەڵک بەڕێوڕووبەتەوە. خەڵک نەک هەر بەرگی ترسیان لەبەردا بڕیوە، بەڵکو خۆیان بۆ نەبەردێکی یەکلایی کەرەوە ئامادە کردووە. کاوەکانی ئەمڕۆی ئێران شێرەژنانی زیندانی سیاسی 61 زیندانی سیاسی بەندی ژنان لە زیندانی ئەڤین بۆ ئێرانە ئاڵای ناڕزایەتیان بەرز کردوێتەوە و 37 ژنی زیندانی سیاسی دەرەوەی زیندانیش پێیانەوە پێوەست بوو. ئێمە داوا لە هەموو خەڵکی کوردستان و سەرتاسەری ئێران دەکەین کە چالاکانە بەشداری ئەم مانگرتنە بکەن و لەگەڵ ئەم بزوتنەوەیدا دەنگی عەداڵەت خوازانەی خەڵکی ئێران بە گوێی جیهان بگەیەن و لە هەمان کاتدا پەیامێکی ڕوون و ڕاشکاوانە بە کۆماری ئیسلامی بدەن بۆ ئەوەی کە چیتر ڕێگە نادەن ڕژیم بێباکانە هێرش بکاتە سەر گیان و ژیانی ئازیزانیان لە ناو زیندانەکاندا. کۆمەڵەش داوای لە سەرجەم خەڵکی تێکۆشەری کوردستان، کرێکاران، مامۆستایان، ژنان، لاوان، خوێندکاران، بازاڕیان و کارمەندان کرد کە بەو مانگرتنەوە پەیوەست بن و لە بەشێک لە بانگەوازەکەی کۆمەڵەدا هاتبوو. با ڕۆژی سێشەممە دەی ڕێبەندان بکەین بە ڕۆژی یەکڕیزی و هاوپشتی خەڵکی کوردستان لە بەرامبەر یەکێک لە هارترین ڕژیمەکانی سەردەمدا. ئەم مانگرتنە سەرەڕای ماوەیەکی کورتی کە تا کاتی بەڕێوەچوون لە بەردەمیدا بوو لەسەر بنەمای نەفرەت و بێزاری قوڵی ژنان و پیاوانی بوێر و خەباتکار بەرامبەر بەم ڕژیمە بەڕێوەچوو ڕۆژی سێشەممە بەشێک لە خەڵکی خەباتکار و بە تایبەتی کاسبکارانی دانیشتووی چەند شارێکی ناوچە کوردنشینەکان سەرەڕای حزوری بەربڵاوی هێزی لیباس شەخسی و هێزە ئەمنیەکان بە داخستنی دووکان و بەشێک لە کارگە و ناوەندەکانی کار مانگرتنێکی شکۆداریان بەڕێوە برد. بە پێی دوایین زانیاریەکان ئەو شارانەی کە یەکگرتوانە و بە شێوەیەکی یەکپارچە بە داخستنی دووکان و بەشێک لە کارگاکان بۆ جارێکی دیکە بوێرانە لە بەرامبەر ڕژیمی سێدارەدا ڕاوەستان بریتی بوون لە سنا، کرماشان، بێگولان، سەقز، مەریوان، قوڕوا، ورمێ، کامیاران، مەهاباد، بۆکان، سەرواباد، دیواندەرا، بانا، ڕوانسەر، جوانڕۆ و هێندێک لە گوندەکانی وەک نگڵ لە بەشی کەڵاتەرزانی شاری سنە و 10 کەس لە زیندانیانی سیاسی خەباتکاری زیندانی قزڵ حەسار بە نووسینی ڕاگەیاندن و مانگرتن بەو مانگرتنە گشتیەوە پەیوەست بوون. سەرەڕای ئەوەی کە جەلادەکان تەرمی ئێعدام کراوەکانیان ڕادەستی بنەماڵەکانیان نەکرد، هاوکات لەگەڵ مانگرتنی بەربڵاو لە شارەکانی کوردستان خەڵک بنەماڵەی ئەو زیندانیانیان بە تەنیا نەهێشتەوە. لە گوندی ئەڵک سەر بە شاری کامیاران شۆنی لەدایکبوونی پژمان فاتحی خەڵک بە نیشانەی هاودەنگی و هاوسۆزی لە بەردەم ماڵەکەیدا کۆبوونەوە. لە شاری دێگۆلان شوێنی لەدایکبوونی محەممەد فرامەرزی
جەماوەرێکی زۆر لە خەڵک لە بەردەم ماڵی دایک و باوکی کۆبوونەوە. لە شاری بۆکان خەڵک بەو پەڕی جۆش و خڕۆشەوە شان بەشانی دایک و باوکی گیانبەخت کرد و وەفا ئازربار لەسەر دژایەتی لەگەڵ ئیعدام و بەردەوامبوونی خەبات لە دژی حکوومەتی سێدارە جەختیان کردەوە. لەو دیدارەدا ئەحمەد حەسەنزادە باوکی گیانبەختکرد و محەممەد حەسەنزادە یەکێک لە گیانبەختکردوانی بزوتنەوەی شۆڕشیێڕانەی ژینە بە باوکی لاوی گیانبەختکرد و وەفا واتە خالێت ئازرباری وت: من موژدەتان پێنادەم تا دڵخۆشتان بکەم، بەڵام ئەم موژدە خۆشەتان پێدەدەم کە ڕۆژ بە ڕۆژ سەربەرزتر دەبیت. ئێستا سەرت لە لووتکەی ئاسمانە، دڵنیا بە هەموو کەس بەما دڵخۆشە. شانازیم ئەوەیە کە منداڵەکەم گەورە و سەربەرزانە ژیە. شانازی ئێمە ئەوەیە کە منداڵەکانمان سەربەرزیان کردی. کومیتەی ناوەندی کۆمەڵا سەر لە ئێوارەی ڕۆژی دەی ڕێبەندان پەیامێکی بڵاو کردەوە لە ژێر ناونیشانی لە ستایش و بەرز نرخاندنی بەڕێوەچوونی سەرکەوتوانەی مانگرتنی گشتی دەی ڕێبەندان و نووسی ڕۆژی دەی ڕێبەندانی ساڵی 1402 خەباتی لە مێژینە و شێلگیرانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان لاپەڕەیەکی پڕ لە شانازی و درەوشاوی تری تۆمار کرد. مانگرتنی سەرتاسەری و لێبڕاوانەی ئێوە وڵامێکی تون بوو بۆ کۆماری ئیسلامی کە کردەوەی جنایەتکارانە و ماشینی کوشتاری لە زیندانەکاندا ڕاناگرێت. وڵامی پڕاوپڕ و بەهێزی خەڵکی مافواز و ئازادی خوازی کوردستان بە بانگەوازی مانگرتنی گشتی لە ناڕزایەتی بەرامبەر بە ئیعدامەکانی ئەم دواییە بەڕوونی نیشانیدا کە چه ئیرادەیەکی بەهێز لە پشخەبات بۆ گەیشتن بە سەرکەوتن لە کوردستاندا بوونی هەیە و هەروەک چۆن جەماوەری کوردستان چەخماخەی هەڵگیرسانی شۆڕشی ژینیان لێدا لەو سەنگەر و گۆڕەپانە نوێیانەی کە ڕیشەی لە نەریتی پێشکەوتن خوازانەی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کورددا داکوتاوە درێژە بەو خەباتانە دەدەن. پەیامەکەی کومیتەی ناوەندی کۆمەڵا بەم جۆرە کۆتایی پێدێت. ئێمە دەزانین کە تا گەیشتن بە سەرکەوتنێکی چارەنووسساز هێشتا ڕێگای پڕهەوراز و نشێوی زۆرمان لە پێشدایە کە دەبێت هەنگاو بە هەنگاو هەموو هێز و توانایی خۆمان بخەینەگەڕ بۆ تێپەڕاندنی ئەو مەودایە. سەرکەوتنی مانگرتنی سەرتاسەری ڕۆژی دەی ڕێبەندان هەنگاوێکی پتە و کاریگەر بوو بەو ئاراستەیەی کە لە داهاتوویەکی نەک زۆر دووردا کۆتایی بە ئاسەواری ئەشکەنجە و لە سێدارەدان پێنێت.